نوێ ئەو پەرلەمانتارینی نوێ هەمان شەڕی پێشمەرگەکانی ئێمە لە سەنگال ببن بۆ بەغا لە بۆ بدەسینانی مافی کورد لەوێ بڕاستی ئەو یەک هەڵوێستی کورد زۆر گرنگە بۆ بدەهینانی ئەو ئامانج و بەدی ئەو مافەکانی گەلی کورد لە بەغا. پێویست ناکە ئەتو هەموو خەتایەک بکەیە سەر حکوومەت خۆت دەتوانانی خۆت پێ بگەینی نەک کەسێک تەحمل بکات. ئەگەر تۆ بتەوێت لە هەر شوێنێک دەتوانیت پەرە بە خۆت بدەیت پەرە بە ئارەزوو عەزەکانی خۆت بدە یانی پێویست ناکات و یەکێک بێتن دامت بکاتن. چەندەها زانامان هەیە کە بەتەنیا بووە هەژار بووە کەسێک نەبووە داهمی بکاتن لە وڵاتە چکە بۆ خۆی پێگەیاندیە سەیری بازرگانەکانمان بکات خۆیان پێگەیاندیە یعنی ئەتۆ هەر شتێک نییە خەتەکەی بکەیە سەر حکوومەت. زۆر بدۆخەوە هیچ مۆفەکی ئافرەتانیە لە کوردستانێ چونکە هزار ڕێکخراو هەنە بناوێ ئافرەتان و هزار کەناڵ هەنە کە بەرنامەیە سەر ئافرەتانە بەس هیچ بۆ ئافرەتان نەکردی حتون کە هەر ئافرەتن بنە قوربانی هەر ئافرەتن تێنە کوشتن بۆچی پیاوەک هزار هەڵا دەکات هیچ یعنی بوو ناکەن بەس کۆژنێک تەمام خەڵاتیە کرد مۆفەیە کوشتنە بێبی حتی کنگی افکوشنه کردستانی ده هبی ایویدارم چه همی کس را بند دوای مافی آفرت کن. اول راستی گنجگان من ترادیش زور مفخوره و نولادی مدا و پیوست من با کسانی پروفشنال پیوست من با کسانی برهمه نبین اولاد و تا زمینه زیاده برخصن با گنجگان من بوی ایشوکار و هلی زیادری کار کردنیان هبی دولات دا هر کسو بجوری شهادی خوی مثلا هیا بكالوريوسي هي شهاده دبلوم ومحدي هي بجوري مختصي خوي ايش بقى لاولادك ودهر كارجي دهر دام دزجاج حكمي به اهلي به دوس بس